باهۆی گرفتی قەپان و سۆناری بازگەی چیمەن لە کەرکووک ماوەی 5 کات ژمێر ڕێگاکە داخرا و هەردوو سایتی هاتن و چوون باهۆی قەرەباڵغی و زۆری ئۆتۆمبیلی بارهەڵگر داخران. ئەمەش نیگەرانی هاوڵاتیان و شۆفێرانی لێکەوتەوە کە ڕۆژانە باهۆی گرفتی قەپان و ئۆتۆمبیلی بارهەڵگر تووشی ئەو گرفتە دەبن. ئاتونی و ڕێگە بەڕێوە گەڕامەتەوە دییان ڕێگاکە هەیە کەچی هاتمە هەمیسان ڕێگاکەوا بوونە دێ چۆن بەچی حاڵەکە گەنێرە ئەما بێت چۆن چارەسەرکرێ مشکلێت وەڵڵای ئەم سایقانە یانە بێ بە شەو درەنگانێ دەرچن بۆی ڕێگا چۆڵە یاوەتانی ئەم ڕێگاوانەش هەمووی وێران کردو دەتەشکێنەوە سەر خەڵکایانە لە ڕێگاوانەکەش بە ئیسراحەت چاک بکرێتەوە هەمووی ئەم سایقترە لانەوە وێرانیان کردو کاک ئەوە پەیوەندی بۆ جەماعەتی ئەو سیارانەوەیە پەیوەندی بە بازگەکەەوە نییە وابزانم کۆمەڵی خەڵکن خۆپیشاندانیان کردووە ئەوان بۆ خەڵکی هامیان دروست کردووە پێویستە چارەسەر بکرێت ئەوە پەیوەندی بەلایانی ئیداریەوەی بەس پێم وایە نابووایە ئەم بە ڕێزانە ئەم ڕێیان و خەڵکە بگردایە. گەرچی لە ماوەی ڕابردوو پارێزگاری کەرکووک بڕیاری چارەسەرکردنی و گرفتەیدا بەڵام بە پێی زانیاریەکانی پەیام کارمەندانی سۆناری بازگەکە کە کارمەندی ئاسایشی نیشتیمانی عێراقن ڕێگە نادەن بە ئاسانی شتومەک و ئۆتۆمبیلی بارهەڵگر تێپەڕێت. سەرچی ئەگەر مزاهرەش بیان بەڕاستی بۆ ڕێگاگرن من مەبستمەوەیەتەنە ڕێگاگرنای حەلە ئەو خەڵکەوە نەخۆشیە هەیە ئیشێ هەیە دەوامی هەیە یعنی ئیشەکان بە تەواوەتی ناخۆش کردو من تقریبا من خۆم لە 9 وەستاوم ئەری وەڵڵا ئەوە سەوە بۆ 2 شتێک ساعاتە لە ڕێگاین بەس ئێمە بەیانی زوو هاتین چوین بۆ کەرکووک هەر ڕێگانە بۆ سایت بەرەو کەرکووک وەڵامە پێویستە ئیداری شارەکە ئەم وەزعانەیەڵێ بەڕاستی دیارە بێ پیلانێکیان ئەمە چەند مانگەم وەزع وایە بەیانان چۆڵە ئێواران و دەور نیمەڕۆ خەڵەباڵغا بەڕاستی وەزعێکی زۆر ناخۆشە. وەڵڵای ئەم چار نازانم چۆن چارەسەرکرێ ئەمە وەزع نییە خەڵکی ئیش و کاریە ئەڵی ئیشی بەجێشتەوە هەیە مۆزەفە هەیە ئیتر هەموو ئیشەکان ئاوا بەسەر خەڵکا کەوتووە و خەڵکیش ئاوا بۆی زەحامەیە ناکرێ بەڕاستی ناکرێ. گەرچی هەوڵ دراوە گرفتی قەپان و سۆناری بازگەکانی کەرکووک چارەسەر بکرێت بەڵام ڕۆژانە گرفتانە لە بازگەکان دروست دەبێت و دەبێتە هۆی نیگەرانی هاوڵاتیان و لە ئیشوکار و دەوامی ڕۆژانە دوایان دەخات بۆیە داواکارن هەرچی زووە گرفتەکە چارەسەر بکرێت و ئەو کێشەیە دووبارە نەبێتەوە. چیانوری کەناڵی پەیام کەرکووک.